بینانی بەڕێز لە ئەڵلقەیەشی تری بەرنامەی بە بوێری ئاشناتان دەکەین بە هەموو ئەو پرسیار و شیکارانەی کە لە لای هەندێک توێژەر و لێکۆڵەرانی زانستی و زانایانی ئیسلام سەبارەت بەبوونی مۆعجزاتی زانستی لە نێو قورئاندا ئاخۆ وەک زانایان و توێژەرانی ئاینی باسی دەکەن شتێک هەیە بە ناوی مۆعجزەی زانستی یان وەک هەندێک لە نووسەر و توێژەری تری بواری ڕەخنەیی دەڵێن شتێک نییە بە ناوی مۆعجزەی زانستی بەڵکو تەنها داتاشینی مۆعجزەیە و هیچی تر بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵواحید مامۆستای زانکۆ و پسپۆڕی نەشتەرگەریمان کردووە بەخێربێت کاک دکتۆر. کاک دکتۆر ئەگەر لەم پرسیارەوە دەست پێ بکەین زۆر جار لەلایەن زانایانی ئاینی یا لە مینبەری مزگەوتەکانی خۆمان باسی ئەوە دەکەن کە شێوەی دروستبوونی مرۆڤ هەر لە یەکەم نوتفەوە تا کۆتایی بە شێوەیەکی زۆر مفەسەڵی لە قورئاندا باس کراوە و ئەمە زانستیەکە لە قورئاندا 1400 ساڵ بەر لە ئێستا باسی لێوە کراوە. لای تۆ ئەمە چۆنە یعنی چۆن ئەتوانین مەسەڵەن بیسەلمێنین کە ئەم بابەتە بە شێوەیەشی ڕوون زۆر ئاشکرا لە قورئاندا هاتەوە وەک ئەوەی کە هەندێک ڕەخنەگر ئەڵێن بەڵکو زۆر جیاوازە لە ڕووی زانستیەکەیەوە وەک ئەوەی کە لە قورئاندا باس کراوە دووشتی زۆر لێک جیاوازم کە پیان وایە ئەم باسکردنی قورئان هەڵی زانستی تایە. بله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا عايزكم قرآن كتابكي علمي يعني امبريولوجي يعني جنيني يعني فلكينيا. قرآن كتابك هاتوا خواي جورا ببندكاني بناسيني وأوي كواجب وحقوقي بندية لقرآن دياري كراوة لهم قرآن أجر بقرين دو صوب جهاد آيات هاتو باسي أماكات كباسي فقهي آيات كان أو عبادة معاملاني كإنسانك لهزار آيات أماجي علمي لقرآن هاتوا كواتب بلقي أوي أم قرآن بوي هاتوا كومال الدليل بلقمان دسخة كروجاريك بيت أم قرآن كهات وجود علم سركوت علم بيشكوت خلق بيان دركوت كأم قرآن راستيكي للوتكيايا شكا بيخمري خاصة منها أم قرآن تفسيرك صحابة كان جناهاتن بشويك راهي تفسيري كان لبرو قرآن مشتكاني بنهانا وكتو موبايلك الديوان بوا أقر نشانا كاني موبايلة كاني خوتم بي بلي لاي من بي أو رقم رسماني كبيت قرتوا وكاتالا فعلا أم موبايلي جنابتش كو جنابه بلقه هيك أما هي توية ويخوي قرا فما سنريهم چه سين بمستقبله أفما للوتكي علمي خويا أنا بشاني أنا يمكن أما حقك لا يخوا وهاتوا بدي هيش كسي قماني نمينه شو كيس هيش كسي ناتو أنا أصاكي مسابيني بلا ولا مسام أصايب يبكاتي خوي عيسى كاتي خوي خلكي زينو كردوتو أما قصي وروشتوا تو باوري بيكين باوري بيناكم بلام أم قرآن كزناتو أن نقولي لبكا قرآن جبوي هلا بدايته وتأمر التحدي بشريتي كردوا إن كنتم في ريب مما أنزلنا على عبدنا فأتوا بسورة أو بتحداي كردوا نخير هل أي بين القرآن غلط بين لبر إن الذين يسعون في آياتنا معاجزين خاي قربا سمعنا شيء كردوا كبدي هلكاني قرآن هاجرين ناتوانن أوكو أويا شاخي لشاخي جيركا نبروا شياش حتما سخت ترو بقوة ترى لشاخة كاني كتازة شكلي در كردوا لمشكي أما عايزكم خلقي إنسان القرآن بشوي لتفصيل هاتوا بو لبريك إنسان همو جاري خواي جورا بي بس يتوبر شغلكي خويا بو يا خواي جورا دوامان ليه كان نق أو فما فلينظر الإنسان مما خلق أولا يرى الإنسان أنا خلقناه أولم يرى الإنسان أن همو بو بينينا يعني اشتيق أقد نوبيني باوري بي مكة خواي جورا يتواني بلا من يوم دروس كردو باورنا كان كيف يخوتا ونبي أمشتانا سربيكا نا لبرو خواي جورا دواش تيكي استشهادي مان ليك بو يفرمي قل إنما أعظكم بواحدة ورنسيحة أنا كم بشتيك أن تقوموا لله مثنى وفرادى وربا ورشوب يساس بين ورشي عمل يساس بين دانشين بدي الموضوع هيك كمناقشة حالة يبكين كفعلا أما خوادرسي كدوان خوادرسي نكردوا مناقشة كده سر أو يعني من ما نفسي نسأل بتهوريك خوادرسي كدوان درسي نكردوا بلكو أمانويت يعني باسي أمشي وزان استيبكين بلا يما خزمته
قبل لنا كيد بس من بس مشيل أنا ما بس أويا كإيه مسألة سلمان مان كقرآن راس وغليت يعني كواتبي اعتراف كين كان القرآن لا إخوة ويا شو كيش كسينات يعني بيش 1400 سالم وبيش كتاب يدابني بس يكون ملا حقائق علمي بكهتا أمره كزنات يعني رخني لي بقدر كواتم بلقي أويا كأم قرآن لا إخوة ويا بلا أيزكم هل سرتاوا قرآن هات خواروا أبي إيه بزاني قرآن لشي بإيه كذا بسيطة إما لمرحلة شجر تشينو أزانين بردوزي مندل هي وأزانين جين هي وأزانين كروموسوم هي وأزانين إنسان نيرومي درست به بلام بابورينو بو بيشينا كاني خومان لسدمك أبي خبري خاص أصلا هاتوا أم قرآني بو هاتوا كجولك كان يعني أجر بياو للدعاء بشيء تلاقي خزانة كي من على كي خيل درجة هات نلاقي بيغمبري خاص صلى الله عليه بيغمبري خواشتي وهي خواي قرا فمن نساؤكم حرث لكم فأتوا حرثكم أن شئتم واتو بندي بجينو كروموسوم وهي بشي ويق لدوا يعني لبيش وكا بشرتك لزرعك يا بي لخلقك يا بي كمنالي لدرست به بيوندي بخيل بوني وخيل نبوني من على كوني او كم على فاكتوري تر تحكمي بيكا لبرو كاتك قرآن هاتوا عالم لم جهالتها جياوا حتى صالي هزار وحصو حفتاو بينج نيان زاني إنسان لنير درس بيان لمي لدايك درس بيان لباوك بشوي قناعتي يعني ما يعني أفرد حيزكي وكو شيء قوايا بياو خبينا كيتي كم نالي اللي درسك بلان بياو هيش تأثيري كيني لسه درس بوني منال يعني منال بتشكولك راوته ولا ناو توي بياوا يعني هلكي أفرده وكو دارك كبتشكوله به دواي آيب كي تجرب برباتو جوربت همان هيكلي دارك همان شوي دارك قرآن أعلم كاتيا أفرمي أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى من يوم لنيروميد أو كاتب بروان ونبوك لنيروميد درست بين برو عرست كمان بتاصالي هزار حصو حفتاو بينج دواي لسدكاني بيستا ككروموسوم دوزرايوا إن جابوا يندركوا كصالي هزار نصودو إن جابوا يندركوا فعلا ما نيرومية أما ما حقتش من الجوية خو يعني همي أرزاني يعني منال ببي بياو مثلا دروز نابي أبي هردوشيان بي راس فمي بلام أويك كيشبو أوان يعني بياو سلفكية بس بياو تدخلناك ياخذ جن تدخلناك بويا قناعتي أنا أبو يكز لما أنا رولا بينن إنسان يجب تطور دروز نابي أو تطوراني كقرآن دياري كردو أماجي بياو بويا خواي قراها فمي إنا خلقنا الإنسان من شي من نطفة بس لنطفة أمشاج يعني لنطفيك آبيتا إلى تويك آبيتك لبين جنوب ياوا كوبيتوا ابن عباس 1400 سالم بيش تفسيري أمام بوكا يفرمي يعني جنوب ياو كاتي كو ابنه أو كان ينتقل بيكك ابنه تطابق كان من علي اللي درس به ابن حجر فرمي ببي أو حديثاني كالبردسي من آية همو أو آية ثانية همو أوش ثاني كباسك أنا فرمين من على دايك درس بيان بتني على باوك درس به هيش حقيقتي بالكو أبيت لدايكو باوك يدرس بن هردو كان باش داري كان يدرس بوني من على كأمر زور قرص بوي إستو قشتيكي علمين بو بيني من أمره بتوانم لجياني خماد جهاتي كم زور قرصة حتشي جبوك علم أدري بسري منها بلام كاتي قرآنية آما جاء كاد فرمي وترى الجبال تحسبها جامدة سيري شاخانك يوازاني وصاوة أقل القرآن لو كاتيها بيوتا أرزاكي جيرت جوله ها بابا صدق ستا أمر بي كافر أبو حتى زوي دركوك خروا أجوليتو جوليتي يعني أو جيلي إما بيش إما همي بي كافر أبو بس بدليل علميش يعني أو شاخة ولا بالمانة شيء دقت وخوش وخور عليه خاي يقول عندي أماجي هي بنهانة لبرو بو يكجيل نية بو يقناخ نية بو أبيني خاي يقول أماجاني دا بيواني خوي لي تيجيشتون بل لو أنا كمل علماء لي كتبتنا هلوا كمل بفسيرين كتبتنا هلوا بلام أجر بيغمري خاص صلى ما بس تيبوايا هاو تفسيرك كريو كذا ملانيا أو من تفسير كردو تجاري كتير كذا سكاري أما نكعته بلام بويا أما نكراوه لبريك إما بوما ندركويت كأما نطفيك لنيرمي درست به خواي كورش درستك دواء أو أم نطفيه ببشي ثم خلقنا النطفة علقة ثم بكار هنا أبو شون كان نطفة هالجوني بياوا كدرست به لباتوي بياوا حفتاو شوار روجيت هتاو كويت تشيو هتاو كويت تسكي أفرتاو كهاد لديم رجع ببشي أبي بعلاقة أبي بشتيكي هالواسرة سيدي أم مصطلح جوانا يعني شيء يعني لشيء ونزيكا لزالو ونزيكا ليك تدرج بله لدرج أبي بعلاقة يعني هلا واسرة بديواري رحمة بو شو أمن من على ناتو أنا أخوي بقري أقل حنا واسرة لبرو خوي قبرنا يناوشي ثم جعلناه نطفة في قرار مكين خصمنا قرار جايكوا النطفة كاتشة لشيء أفرته هي بياوا
300 ملیۆن تۆ لێ کاتە دەرەچێ هیچ خانەیەکیان ئەندیبەتی دژەتەنی بۆ دروست نابێ بۆی کە مناڵە بخاتە دەرەوە جارێکی فڕی باتەوە لەبەرەوە لە هەموو ئەم تۆوانە 300 ملیۆن خەلیە چی دروستە بێ یەک دانیان مناڵ دروستەکە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ ما من كل الماء يكون الولد لە هەموو ئاو مناڵ دروست نابێ سبحان الله وان زانی ئەم تۆ تا چەند گەورە بێ مناڵەکە ومە زەخم و گەورە و بارستە قەڵەو دەرەچێ تۆکە چەند مشکۆلە بێ ئەوە بچکۆلە دەرەچێ بۆیە خوای گەورە فەرمێ ثم كان علقة يعني فەرمێ من مني يمنى فەرمێ ئایا ئینسان نابینێت کە ئێمە دروستمان کردووە کاتی خۆی لە مەنیەک بوو لە بەشێکی مەنی بوو چونکە مەنی لە سەدانەوەتی ئاوە بۆیە خوای گەورە ناوی بردۆ بە ئاو ئەغلەبیەی ئاوە باقیەکەی چییە؟ باقیەکەی فرۆکتۆزە پرۆتینە فۆسفەیتە مادەکانی ترە کە خوای گەورە تیا دروستی کردووە دوایی لە هەموو ئەمانەش ئینجا مەنی هەیە یعنی لە ئەو تۆی کە دروستە بێ لە کاتی قەسف و لە کاتی فڕێدانە لە سا پێنجی تۆوە باقیەکەی ئاوە بە دەوریە لەو لە سا پێنجەش یەک لەسەر 300 ملیۆنی مناڵ دروستەکە بزانە چی تیامێنێتەوە لەبەر ئەمە ئاماژەیەکی زۆر واضحە کە لە هەموو ئەم ئاوی کە تۆ فڕێدی مناڵ دروست نابێت پاشان ئەم مناڵەکە ئەچێتە ناو ئەو ڕەحمەوە قەرارێکی مەکینە چونکە هیچ کەسێ ناتوانێت ئەم مناڵە گەورەکە تەنانەت لە ئەطفالی ئەنابی بیشە کە ئینڤیترۆ فێرتیلایزیشن مەبەستی یعنی ئارامگایەکی بەقووەت کە لە هەموو لایەکەوە بە لیگامنت و بە حەبل شەتەک دراوە بۆی کە بتوانێت لەم حەجمە بچکۆلەی خۆیەوە کە بە قەسەرە پەنجەیەکە بێ بکات ئەو حەجمە گەورەیە کاگاتە 3 کیلۆ ئەوەندە لەبەرەوە خوای گەورە وای دروست کردووە ئەمە قەرارەکەیەتی ئەم قەرارە ئەگەر وانە بێ هەڵناگیرێ ئەگەر وانە بێت ئەو دەمی ملی ڕەحمە ئەوەندە تون و شەکەت نەبێ ئافرەت هەر جوڵا مناڵەکەی لێکەوێتە خوارەوە سەربەر خوارە مای عیلم دەورە گۆزەیەک بێنە شتێکی تێک و سەربەر خواریشی گەرە بزانم چی لێت لە کاتێکیش خوای گەورە بێوێ ئەو شوێنەی کە مەمەڕی مناڵەکەیە فەرمێ ثم السەبیل یەسەرە سێ قاتی خۆی گەورەیەکە یان نۆ قاتی خۆی گەورەیەکە بە تەئسیری ئەو هۆرمۆنانەی کە لەسەر حەوزی ئافرەت ئیشەکەن لە کاتێکا مناڵەکە کاتی ئەوی هاتوو بێتە دەرەوە لەبەرەوە ئەم مناڵە یان ئەم جەنینە بەسکی دایکەوە هەڵەواسرێ ئەلێ خواردنی بۆچێ بۆیە خوای گەورە جوانترین ناوی بۆ هەڵبژاردووە کە لە عەقڵی ئێمە نزیک کاتەوە ناوی ناوە عەلەقە یعنی هەڵواسراو یعنی زالو ئینگلیز پێڵێ لیچ لایک ماس یعنی چی بالضبط پێڵێ زالو ئەمە لە ڕۆژی دێمە بۆ ڕۆژی 24 خەیانێ لە ڕۆژی 25 بۆ چی دەست پێکە مۆڵە دەست پێکە مۆڵە یعنی چی یعنی شتێ مەغت کراوە یعنی شتێک گۆشتێک یاخود بنێ شتێک دانی پیانراوە شوێن دانەکان لەسەر حیوانەکە دەرکەوتونیان لەسەر ئەو ئەمبریۆی ئینسانە دەرکەوتەوە کە هێشتا ڕۆحی نەکراوە بەبەرە بۆیە خوای گەورە بەچی نایە بەما ناوێ بە یعنی بێ عەقڵە هێشتا ڕۆحی ئینسانی تیا نییە نەفسی تایە جوڵی تایە گەشەی تایە بەڵام ئەو ڕۆحی خوای گەورە ئیکابە بەرمانە و ڕێزی پێ لێ ناوین ئەو ڕۆحی تیانی هێشتا مناڵە مضغە لە لای هەندێک لە مفەسیرانی شاڵن وەکو شتێکی یعنی پارچەیە گۆشتێکی هین بێ شێراو یاخود دانی پیانرابێت کە بیزەبت ئەگەر شێوەی مڵەکە دوایی شەڵاگەر پیشانی بن شێوەی مڵەکە شتێکی دامپیانراو کۆمەڵە شوێندانی هەیە کە لە سەری دەچوە بیزەبت شێوەی ئەوەیە کە ئێمە لە ئەمبرۆلۆجی و لە عیلمی ئەجینیا لەسکی دایکایی بینی هیچ مەجالێکی تریتیانە ئەمە تا چەنە خایانێ ئەمە تا چلەم ڕۆژە خایانێ هیچ گومانێکمان لەمەیە هەیە هیچ گومانێکمان لەمەیان نییە پیغمبر خاص سلام فرمي الحديث فما إذا مر بالنطفة 42 ليلة بعث الله إليها ملكا فصورها فما قد شلودو شو بس نطفيات يبربو خواي جورا ملائكتك يبون إلى تصويرك لحديث كتير فرمي إن أحدكم يجمع خلقه في بطن أمي 40 يوما بلى باش بو أو شلودو شو بو أم شروش بو 36 ساعات فرق شكون اللي ربا شو باسي كده اللي ربا روش باسي كده لو کاتێک کە پیاو تۆ فڕێدا هەتاوەکو لەگەڵ هێلکەیە کە گرێ 30 ساعتێ ئەوە زانستیش بێگومان هەروە بیزەبەت هیچ قسەیەکی گیرفانی خۆم بۆ ناکەم باسی دینیش بۆ ناکەم ئەوەی کە لە کتێبێکی منهەجی تو بیشانە بێ باسی ناکەم ئەوەی کە پیاوە گەورەکان قسەی پردۆزیشە بۆ فڕێنایە باش ئایزەکەم بۆیە لەو کاتێک کە تۆ هێلکە ئەگری ئەبێ بە ئەمشاج ئەبێ بە نوتفەیەکی یەکگرتووی ئاوێتە تۆبی
تۆ و هێلکەی پیا و ژن تا بەشداریەکە ئالەو کاتەوە عەد دەست پێکا بۆ مناڵ شرکەکەی دەست پێکا ئەمە ڕۆژی یەکەم ئەمە ڕۆژی دووەم ئەمە ڕۆژی سێم فەرمێ 40 یەومە دوایی کە بوو بە چ ڕۆژ دوای خۆی گەورە چی بۆ نێرێ مەلایکەتێکی بۆ نێرە تەسویرێکە دوایی ئەم مضغەیەکی دروستە بێ عیزام دروستە بێ ثم خلقنا المضغة عظاما سبحان الله مناڵ لەو کاتێک کە دروستە بێ شتێکی هێرە دەرەوە پێوتێ ئیکتۆدێرم شتێکی هێناوە پێوتێ ئیندۆدێرم شتێکی هێناوە پێوتێ میزۆدێرم کە بوو بە چی کە بوو بە مزغە کە بوو بە ئەو گۆشتە پارەی کە ئێمە دانێکی پیانین و شوێن دانەکانمان دەرەکەوێ لە 40 ڕۆژە بالضبط کە عولەمایان باسێکن لە هەفتەی شەشەمەوە سەیریکە سبحان الله لە ئەخیری هەفتەی شەشەم و بدایەتی هەفتەی حەوتەمەوە ئەم مناڵەکی بۆ دروستە بێ ئێسکی بۆ دروستە بێ کە کاتی خۆی وایان ئەزانی یەکەم جار مناڵ گۆشتەکەی بۆ دروستە بێ شکۆیان و بینی نەرموشلە ئاخر معقولیش نییە مۆزە بۆ خۆی گۆشتێک بێ گۆشتە پارەیە بێت و دوای بێ بە عیزام و دوای گۆشت بدێتەوە بەسەریا عەقڵەن وایە کە گۆشتەکە دروست بێت دوایی لە ناوە چی بۆ دروست بێ ئێسک یەک بگرێ هەروایە ئێسکەکە لە ناو مضغەکە دروستە بێ ئێسک مزغەکە یا مضغەکە بێ ئیکتۆدێرم و ئیندۆدێرم ناجوڵێن یعنی چینی دەرە و پێست و ناوە ناجوڵن هیچ دەستکاری ناکرێ هەموو مناڵەکە کامل بە دوو بەرگدا پۆشراوە کامل ئەبێ بە چی کامل ئەبێ بە ممبرینس ئۆرکانە کۆلاجین یان هایالین کارتلج ئەبێ بە دوو شت ئەبێ بە پەردەیەک کە پەردەکە ئەبێ بە چی ئەبێ بە ئێسک ئێمە پێوتی پێڵین چی بەمە پێڵین ممبرینس ئۆسیفیکیشن یان ئەبێ بە کارتلج کڕکڕاگە ئەمیش ئەبێتەوە بە ئێسک کە پێوترێ کارتیلیجینس ئۆسیفیکیشن بەڵام کرکڕاگە ئێسکە یعنی زۆر لە ڕخنەکان ئەڵێن سەرەتا یعنی ئەم کرکڕاگەیە کە دروستە بێ ئەمیش بەشێک لە جەنینەکە یارەکە لای سەرەوێتی ئەبێ بە کرکڕاگە ئەم کرکڕاگەیە گەشە ئەکا هەتا لە دایکیش ئەبێ وردە اینجا مەسەرەن ئێسک دروستە بێ ینی بەشەکانی ئێسکیش بە مەراحل بەڵام ئەڵێ سەرەتا کرکڕاگەیە یعنی کە لە زمانی عەرەبیشە پێدرن غەڤاریف ینی ئەمە جیاواز ئەم باسی ئەمەی هەر نەکردووە باسی کرکڕاگە یەکسەر هاتووە مڵغە بوو ئەبێ بە عەظام ینی ئێسک دوای ئێسکەکە بە گۆشتدا ئاپۆشرێ ئەمان ینی هەندێک لە ڕخنەگران ئەڵێن ئەم ئاەتە بەو شێوەیە لێک دراوەتەوە لەلایەن زۆرێک لە مفەسیران ئێمە باسی چێکین ئێمە باسی شتی ئەغلە بەکەین ئەغلب چیە لێرانەیە ئەغلب ئەوەیە ئەم مناڵە یەکەم جار چی بۆ دروستە بێ کارتلج و ممبرینیش عەرزم کردی پەردە هەموو پەردە و کارتلجەکانە گۆڕێ بەچێ گۆڕێ بە ئێسک اینجا ئەگەر ئەمەی مناڵ ئێسک نەبێ مناڵ چەند شوێنێکی تیامێنێتەوە پێش لەدایک بوون کە بە ئێسکی نیە تەنها بەوەی کە جوڵی ئاسانکە بۆی کە بتوانێت بێتە دەرەوە تبەنا بۆی کە گەشە بکە گەورە بێ وەکو من و توی لێبێ بۆی کە ئەگەر کەوت ئێسکەکەی نشکێ بۆیە ئینسان هەتا تەمەنی 29 ساڵیش لەوانەیە ئەخیری ئێسکەکانی دانەخرێ بەڵام باقی شوێنەکانی ئێسکە تێگی لە برای خۆت لەبەرەوە هیچ مەجالێک لەمەیان نییە بۆیە بە دوای ئێسکەکە چی دروستە بێ دوای ئێسکەکە یەکسەر بە دوایە گۆشت بەسەر هەمیان دروستە بێ بۆیە کامل ئێسکی مناڵەکە گۆشتدایە پۆشێ دوای اینجا مێشکەکەوێتە ئیش و اینجا مناڵەکە دەسەکا بە جوڵە و وردە لە سەرتاوە مێشک دروست نابێ ڕووی زانستیەوە مێشک و دڵ لە سەرتاوە نییە دروستە بێ بەڵام ئەکتیڤ نین نەخێ ئەژنا مناڵ ئایزەکە مناڵ ئەمشاجە یعنی خی گەورە هەموو معلوماتێکی کاملی لەو مناڵەیە پەنهان کردووە دروستی کردووە خی گەورە فەرمێ ئین الله يعلم ما تحمل كل أنثى خی گەورە زانێ هەرچی لەسکی ئافرەتایە وما تغيض الأرحام تغيض يعني چی يعني بچوک بوونەوە يعني تەقەڵوس لە تۆوی پیاوە شتێکی پێوتە پرۆستاگلاندین کە ئەم پرۆستاگلاندینە ئەکاتە ناو پۆشی مناڵان ئەم ڕەحمە تەقەڵوسەکە عینەن چیشەکە عینە شەفاتەیە ئیشەکە نێگەتیڤ پرێژەر و زەختێ دروستەکان ناخۆیە تۆکە بەرە خۆی ڕاکێشێ بۆیە خی گەورە ناوی ناوە بەچی خولق من ماء دافق لە ئاوێکی چی دروستمان کردووە لە ئاوێکی پرژێنراو
هەر خوای گەورە ئەو ئاوی بۆیە دروست کردووە بپڕژێ ئەگەر نەپڕژا و نەجوڵا ناگاتە شوێنی خۆی ئێستاش کەمە نەزۆکی پیاو لێکەینەوە ئەڵین بزانین تۆوەکەی چەنە جوڵێ چەند توانای جوڵی هەیە لەبەرەوە ما تەغیض الأرحام یعنی چی یعنی ئەم هینە بۆ خۆی سەحبەکە بۆ خۆی ڕایەکێشێ بۆیە لە تۆی پیاوە چی هەیە ئەلکەلاین هەیە یعنی مادی تفت هەیە ئیلا مەجاری ئافرەتا چی هەیە ترشەڵۆک هەیە ئەگەر ئەم تۆ بگاتە ترشەڵۆکەیەک سەرەمرێ خی گەورە هەل لێرەوە چی بۆ دروست کردە تفتی بۆ دروست کردو بۆی کە هاوتای ترشەکەی بۆ بکاتەوە بۆی کە ئەو تۆ نەمرێ لای ئافرەت چی هەیە لای ئافرەت مادەی سترەک هەیە فۆسفۆریک هەیە ئەوانە مادە نێگەتیڤەکانن یعنی بە شحنی سالب ئەی لە پیاوە چی هەیە هەموو شحنەکانی موجەبە وەکو پۆتاسیۆم وەکو کالیسیۆم وەکو سۆدیۆم وەکو زینک بۆ لەبەروی کە دوایی تۆوەکە هاتە ناوە جیداری ڕەحم بۆ خۆی بەکێژ نەکا لەبەروی کە شحنەیەکی مخالیفی ئەوی وەرگرتووە بۆ خۆی ڕای نەکێشێ بۆیە ئەم تۆوەکی دافقە بۆ قووەتە ئەڕوا بۆ پڕتاوی ئەڕوا هەتاوەکو ئەگاتە ئەو شوێنی کە خی گەورە بۆی دیاری کردووە کە پێوتێ قەرار باش ئایزەکەم لەبەر ئەگەر بیتەوە بۆ کتێبەکانی ئێمەش جەنابتان ئەمە کتێبی لۆنگمان مێدیکەڵ ئەمبرۆلۆجیە ئێسەوەی کە لە کولی طب خوێنی بێتی یاخۆ تا شارەزای طب بێ ئەم کتێبە ناسی ئەمە کتێبی مقڕەری کولی طبە پاژەوەی کە باسی دروستبوونی چل شەوی مناڵەکات یان 6 هەفتی یەکەمی مناڵەکاکە دوایی یەکسەر لە چاپتەری نوۆیە یەکەم کۆ ئەندام کە هێتە سەی دەزانیتە سەر چی لەگەڵ ما بیخوێنەوە سکلیتال سیستم سکەڵ یەکەم شت کە ئینسانە ڕقە بێ کەلەی مێشکێتی کاسی سەرێتی بۆ چکە بۆی کە ئەو مێشکەی کە خەریکە بە دوای ئەمە دروست بێ هەلەسکی دایکە هەلەسکی دایکە ئەم کاسەیە یەکەم ئێسکە کە دروستە بێ بۆ لەبەری کە ماوەیەکی مێشکی تا دروستە بێ ناکرێ مناڵە بێ مێشک بێتە دەرەوە لەبەرەوە ئەم کاسەیە زۆرە قەبێل لە بینیا پەردەیە کە مێنێتەوە بەس بۆ ئەوەی کە لە کاتی لە دایکبوونا بچێتەوە یەک و عزیەتی دایکەکە نەیات و هەڵی نەقلی شوێنێ لەبەر مناڵەکە ئاوا عینەن چۆن سلاید یا عینەن چۆن دەڕابچێ بە ناوێکە ئاوا لە کاتی لە دایکبوونا چێ بەیەکە یەکەم کۆ ئەندام کە دروست کە لای ئێمە ناوی هەیە دروستە بێت مناقەشە ئەکرێ کۆ ئەندامی چییە سکلیتال سیستم بەدەست من ئەوە عیلمە دووەم کۆ ئەندام کە لە چاپتەری دەیە هاتووە مەسکولەر سیستم کۆندای ماسوولکەیە یعنی پەیکەری ئێسکی ئەمە قسەی عیلمە بەڵام هەندێک لە مفەسیرەکانی یعنی کە بە پێی ئەوانی کە ڕەخنە دەگرن دەڵێن بە پێی ئەم ئاەتە بێ یعنی سەرەتا ئێسکەکە دروستە بێ بەڵام بە پێ زانستێکی ئەڵێن سەرەتا ماسوولکە دروستە بێ ماسوولکە پێش ئێسکەکەوێ ئێسک پێش ماسوولکە دەکەوێت هیچ گومانێک نییە ئێسک پێش ماسوولکە ئاکەوێ مۆزغەکە ناوی ناندێ گۆشت پێوتێ گۆشتە پارە یان پێوتێ گۆشتێکی جوراو مۆزغەیە خی گەورە ناوی بە گۆشت نەبردووە بەڵام زۆر بە وازەحی ماسوولکەی بە گۆشت ناوبردووە وەکو چۆن کڕکراگە و ئێسکیشی لە خەڵقی مناڵە هەر بە ئێسک ناوبردووە چکە یەک تەکوێنن یەک شتن وەکو عەرزم کردی ئەمە کتێبێکی ئەمبرۆلۆجی نییە پێدان دانیشە باسی مستەڵەحاتێ بۆ بکە دەیە بڵێن وەڵام مستەڵەحی قورئانی ئێمە ئەوەیە لە عیلمی ئەوەیە بەڵام خی گەورە زۆر بە جوانی هاتووە بە شێوەیەک کە ئەمڕۆ عولەمایان هاتوون دەسەر دینی قورئان لە مەرحەلەکردن و لە تەصنیفکردنی جەنینە هیچ مەجالێک هیچ گومانێک بۆ شک نەهێڵێتەوە بە جۆرێک کە قورئان یەت باسی هەر خانەیەکی لاشی ئەو مناڵە ئەکات یەک خانی لەشی مناڵ یەک نوتفە ئەمشاج چی لە دروستە بێ 100,000 بلیۆن خانی لە دروستە بێ لەکوێ باس کراوەمە 100,000 بلیۆن خانە لێک نوتفەیە لە خی گەورە کە بۆمان باسەکە فەرمێ ئایا ئێوە نابین ئێوەمان دروست کردووە لە شتێک فەئیدا هو خەصیم مبین أولا يرى الإنسان أنا خلقناه من شيء ولم يكن شيئا من قبل ولم يكن شيئا إنسان ليه خانة درس بوا أخبر أم آية تعبير بو أما كإنسان بلا إنسان ليه خانة درس بوا لا تقسيم بوا ما بس تمشيها ما بس معلوماتي بنهاني أم خانية كيك خانة أتواني ديفرنشيشن بكا بو أم همو كيانة بشرية معلوماتي يخانة أم همو شتيتيا به أمام باتوسا شي أمام باتوسا جين ك أم خانية خلقري كومل معلوماتي جينية
كخواي جورا فرمي ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ئێمە لە سولالەیەک کە ئەمە ئاماژەیەکی زۆر سەریحە بەچی بە کرۆمۆسۆم ئاماژەیەکی زۆر سەریحە بەچی بە جینۆمی ئینسان ئەگەر جەناب دقت بیت فەرمێ ثم جعل نسله في چی یەکەم جار ئادەمی سولالەکەی چی بوو لە تین لە خۆڵ دروستی کرد هەموو پێکاتی خۆڵ لە تۆی ئینسانە هەیە دوای ثم جعل نسله من سلالة من ماء مهين يعني أو سلسلة أو كروموسومانة أو جينانة كردي بشي كردي بسلسلة كصالي 1869 جين دوزرايا دكتور فرانسيس جايزة نوبل لسبب صالي 1962 دركوت كم إنسانة كان عجيبة الكتابة كان نسي The Nature of the Life طبيعة الحياة سرشتي جيان نسي براسية إنسانة تنها وتنها أكرية بمعجزة كاتبة جيانه بەڵام یعنی ئەگەر سری دیمێنێکی ڤیددیۆیی بکەین بەڵام ناوبڕێک وەرەگرین دوای ئەو ناوبڕاگەر ئەگەڕێم وڵات